ئەگەری هەیە دابەشکردنی موچە بکەوێتە هەفتەی داهاتوو. هەرێم چاوەڕێی پارەی ترە و جارێ پارەکەی بەغدا وەرناگرێت. دوای ئەوەی دوێنێ وەزارەتی دارایی عێراق بڕی 761 میلیارد دیناری ڕەوانی هەرێم کرد. بەڵام بەپێی زانیاریەکان تا ئێستا حکوومەتی هەرێم بڕیاری نەداوە ئەو بڕەپارەیە وەربگرێت. سەرچاوەیەک لە وەزارەتی دارایی هەرێم ڕایگەیان حکوومەتی هەرێم داوای لە بەغدا کردووە بڕی 236 میلیارد دیناری دیکە بنێرێت بۆ پڕکردنەوەی کورتێنانی موچە. وتیشی تا ئەو بڕەپارەیە نەنێردرێت هەرێم دەست بە دابەشکردنی موچە ناکات. بەپێی زانیاریەکان هەرێم داوای کردووە کورتێنانی مانگەکانی دیکەش پڕ بکاتەوە و لا بەرامبەردا ئامادەیە نیوەی داهاتی ناوخۆ ڕادستی بەغدا بکات. بەپێی زانیاریەکان تا کۆتایی هەفتە هەرێم چاوەڕێی ناردنی پارەی دیکە لە بەغدا دەکات. بەم پێش بێت دابەشکردنی موچە دەکەوێتە هەفتەی داهاتوو. سەرچاوەیەک لە ئەنجومەنی وەزیرانی هەرێم ڕایگەیان ناکرێت ئێستا دەست بە دابەشکردنی موچە بکرێت لە کاتێکدا پارەکە بەشی هەموو موچەخۆران ناکات. وتیشی ناکرێت بەشێکی موچەخۆران لە موچەکانیان بێبەش بکرێن بۆیە هەفتەی داهاتوو ڕۆژی یەکشەممە و دووشەمە دەست بە دابەشکردنی موچە دەکرێت. دابەشکردنی موچەش تا نزیکی 20 مانگ دەخایەنێت. هەرچەندە سەرچاوەیەک لە بەغداوە ڕایگەیاندووە تا هەفتەی داهاتوو پارەی دیکە بۆ موچەی مانگی 11 لە بەغداوە دێت. بەڵام ئەستەمە هەرێم موچەی مانگی 11 پێش سەری ساڵ دابەش بکات. بەتایبەت ئەگەر نەگەنە ڕێکەوتن لەگەڵ بەغدا بۆ پڕکردنەوەی کورتێنانی موچە. بۆیە لە حاڵەتێکی لەو جۆرەدا هەرێم بەشێکی پارەکەی مانگی 11 بۆ پڕکردنەوەی کورتێنانی موچەی مانگیدا پڕ دەکاتەوە و لەم حاڵەتەشدا قورسە موچەی مانگی 11 پێش سەری ساڵ دابەش بکرێت.